تیمی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانەوە لە جێی ئەوەی مژدەی باشبوونی دۆخی دارایی و لابردنی لێبڕینی موچە بدەن هەواڵی زیادبوونی خەرزەکانی سەر حکوومەتیان ڕاگەیاند بە پێی قسەی سکرتێری ئەنجومەنی وەزیران قەرزەکانی سەر هەرێمی کوردستان تا کۆتایی مانگی سەی ئەمساڵ بۆ 31 ملیار و 637 ملیۆن دۆلار بەرز بووەتەوە. و ئێستا ئەبدەیتی ئەم قەرزانەش بۆ بەڕێستان ڕوون دەکەمەوە بە ژمارە تاوەکو 31 ساڵی 2021. کۆی گشتی قەرزەکان ئێستا گەشتۆتە 33 تریلیۆن و 659 ملیار و 430 ملیۆن و کە بە دۆلارە کاتە 28 ملیار و 476,675. ئەمە بریتی بوو لەو ڕقەمە کۆی گشتی پابەندیدارایەکان لە ساڵی 2020. ئەم ژمارەیە زیادی کردووە ئێستا بۆتە 31 ملیار دۆلار و 637 ملیۆن و بە دیناریش دەکاتە 37 تریلیۆن و 394 ملیار. سەرەتای مانگی دەی ساڵی ڕابردوو هەر لە پەرلەمانی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران قەرزەکانی سەر حکوومەتی هەرێمی بە 28 ملیار و 476 ملیۆن و 675 هزار دۆلار ڕاگەیاند کەواتە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 3 ملیار و 160 ملیۆن و 325 هزار دۆلار قەرز چووەتە سەر قەرزەکانی حکوومەت. هەر ئەو کات و ئێستاش ڕاگەیەندرا کە بەشێکی قەرزەکانی سەر حکوومەت ئەو موچە پاشەکەوت کراوانەیە کە کابینەی پێشوو بە پاساوی قەیرانی دارایی لە موچە خۆر و فەرمانبەرانی بڕیوە. هەرچەندە بەپێی قسەی سکرتێری ئەنجومەنی وەزیران کابینە حکومیەکەی پارتی و یەکێتی و گۆڕان هیچ بڕاپارێکی قەرز نەکردووە بەڵام ئەو بەرپرسەی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوە نەکرد ئەگەر کابینەکەی بارزانی و تاڵەبانی کوڕ لە سەدا 21 موچەی هاوشێوەی کابینەی پێشوو وەک پاشەکەوت گل بدایەتەوە نەک وەک لێبڕین ئەو کات قەرزەکە چەند دەبوو. کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لە مانگی 2 ساڵی 2016ەوە بە ڕێژەی جیاواز بەشێک لە موچەی موچە خۆرانی بڕی و ناوی لێنا پاشەکەوت بەمەژ لە ڕووی یاساییەوە ئەو مافەی موچە خۆران وەک قەرز بەسەر حکوومەتەوە دەمێنێتەوە. بەڵام ئەو لێبڕینەی کابینەی نۆ لە موچەی موچە خۆراندا کردوێتی هیچ پابەندێکی دانەوەی نییە و وەک قەرزە ژمار ناکرێت. لەلایەکی دیکەوە بەپێی ئەو زانیاریانەی بەشێک لە پەرلەمانتاران لە دانیشتنی ڕۆژی ڕابردووی پەرلەمانی کوردستان ئاماژەیان پێدا لە مانگی 12 ساڵی ڕابردووەوە تا ئێستا تەنیا لە نەوتدا بڕی 135 ملیۆن دۆلار داهات زیادی کردووە. بەڵام وەک پەرلەمانتاران دەڵێن نازانرێت هۆی چییە ئەم زیادبوونە لێبڕینی موچەی کەم نەکردووەتەوە. وەگەوەی پەرلەمانتارێکی فراکسیۆنی سەر بە دەسەڵات ڕایگەیاند بە پێی راپۆرتەکان بێدیاسەی چاکسازی تەنها ماسیە بچووکەکان دەگرێت و حوتەکان لێی دەرباز دەبن. ئەمەش پەرلەمانتارێکی دیکە پشڕاستی دەکاتەوە کاتێک دەڵێ ئەگەر موچەی بندیوار و 2 موچە و 3 موچە بردراوە خێرە لە کابینەی پێشووە تا ئێستا هەر دەڵێن 895 ملیار دینارمان بۆ موچە پێویستە. کابینەی 8 و 9 حکوومەت و فراکسیۆنەکانی دەسەڵات لە نێو پەرلەمانی کوردستان بەرپرسیارەتی قەیرانی دارایی دواکەوتن پاشەکەوت و لێبڕینی موچە داخەنە ئۆباڵی هەرزانبوونی نەوت بەڵام ئێستا نرخی نەوت بۆ 70 دۆلار و زیاتریش بەرز بووەتەوە. هێشتا ڕێوشوێنەکانی حکوومەت بەرامبەر موچەخۆر لە لێبڕین و هەندێک جاریش دواکەوتن هەر بەردەوامە.